تا نەخۆش لە هەرێمی کوردستان چوونەتە لە کۆتا ساتەکانی دەستبەرداربوونی لە پۆستەکەی بە یەک ڕۆژ وەزیری تەندروستی کابینەی هەشتی حکوومەتی هەرێم فەرمانی دامەزراندن بە شێوەی گرێباست بۆ 16 کارمەندی تەندروستی لەسەر میلاکی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی دەرکردووە. ئەم بڕیارەش نیگەرانی خۆبەخشانی کەرتی تەندروستی لێکەوتوتەوە و پێیان وایە دامەزرانەکە بێ ڕەچاوکردنی ساڵی دەرچوون و خزمەتی خۆبەخشی دەرکراوە و نادادپەروەری تێدایە. خۆبەخشانی گەرمیان لە ماوەی ڕابردوودا چەندین جار خۆپیشاندان و گرتبوونەوەیان ئەنجامدا و چەندین بەڵێنیان پێدرا لەلایەن بەرپرسانی حکوومەتی هەرێمەوە، بەڵام جگە لە زیادکردنی نیگەرانیەکانیان تا ئێستا هیچ بڕیارێکی بەسوودیان لەبارەوە نەدراوە. نوێنەری خۆبەخشانی گەرمیان دەڵێت لەلایەن لیژنەی تەندروستی پەرلەمانەوە پێیان ڕاگەیەنراوە کە حکوومەتی ئێستا کاربەڕێکەرە و ناتوانێت هیچ کەسێک دابمەزرێنێت، بەڵام پاش تەنیا 3 مانگ لەم وتانە بڕیاری دامەزراندن بۆ ئەو 16 کەسە دەرچووە. بڕیارێک دەرچۆ لایەن وەزارەتی تەندروستیەوە بە ئیمزای بەڕێز دکتۆر ڕەگەت حەمد ڕەشید لە بەرواری 9 حوتی 2016 بڕیاریاندا بە دامەزراندنی 16 کەس لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی ئەمەش ناڕەزایەکی زۆری لای خۆبەخشەکانی کەرتی تەندروستی لە سەرجەم شار و شارۆچکەکان کە خۆی لە 5000 خۆبەخش ئەبینێتەوە. نوێنەرەکان سەردانی دەستەی سەرۆکاتی پەرلەمانیان کردووە و دەستەی سەرۆکاتی پەرلەمان لە ڕێی سەرۆکی لیژنەی تەندروستی لە پەرلەمان چەند ئەندامێکان سەردانی وەزیری تەندروستی و تەبێژی وەزارەتی تەندروستی کردووە لە مانگی 4 ئەڵێن دامەزراندن ڕاگیراوە، بەڵام بەداخەوە دوای 3 مانگ بە بڕیاری وەزیری تەندروستی 16 کارمەندی خۆبەخش دامەزراوە. ئەمە جێ لە خۆی بەڕاستی جێ نیگەرانی سەرجەم کارمەندانی خۆبەخشی بووتەوە. وەزیری تەندروستی نەیتوانی تەنانەت بە دێڕێک وەڵامی ئێمە باتەوە. کارەسات لە وڵاتە زۆرە وەڵامی ئێمەی نایەوە، بەڵام لە کۆتا ڕۆژی دەوامکردنیا قەڵەمەکەی هەڵەگرێ ئەیخاتە سەر کتابێک 16 کەسی بۆ من تاعین کردووە، کەس نازانێت ئەم 16 کەسە بەچی تاعین کراون، چۆن کراون، لەسەر بە چ ئیمتیازاتێک ئەمانە تاعین کراون. حەزەکەین وەڵاممان باتەوە. دەرچووی 2018 تا تاعین کراوە، دەرچووی 2013 لە ماڵەوەی کارەساتە گوزارێت. داواکارین لە لیژنەی وەزارەتی تەندروستی ئێمە ئەم کتابەمان تەقدیم بە لیژنەی وەزارەتی تەندروستی و پەرلەمانی کوردستان کردو، ئاگادارمان کردوون بەوەی کە بێن بەدەممانەوە ئەو ڕێکمان لێبنەوە. ئەگەر ئەم کارە ئاوە بەردەوام بێت، وەزارەتی تەندروستی لەبایەتی ئەوەی کە کار و خزمەت بە ئێمە بکە سەری هەموو کارمەندانی تەندروستی خوات. یەکەم جار نییە وەزیرانی کابینەی پێشووی حکوومەت لە کۆتا ساتەکانی دەسەڵاتیان فەرمانی دامەزراندن بە شێوەی هەڕەمەکی دەربکان. بەشێک لە چاودێران و چالاکانی مەدەنی پێیان وایە نەبوونی چاودێری ورد و لێنە پرسینەوەی حکوومەت تا جێهێشتنی پۆستەکانیان وای کردووە کاری لەم شێوە لەلایەن وەزیران و کاربەدەستان ڕوو لە زیادبوون بکات. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.